لیارەکانی هەفتەی سێمی خولی تازە پێگەیشتوانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر و لە یاری لوتکە هەردوو تیپی تازە پێگەیشتوانی هەندرێن و هەولێری خاوەن دوو سەرکەوتن و شەشخاڵ بێگەیشتن. یاریەکەوا بڕیار بوو لەسەر یاریگای هەندرێن ئەنجام بدرێت، بەڵام گواسترایەوە بۆ یاریگای دووەمیانی هەولێر. هەر لە سەرەتاوە یاریزانانی تازە پێگەیشتوانی هەولێر بە ئامانجی گۆڵ تۆمارکردن دەستیان بە هێرشبردن کرد، چونکە بە جیاوازی گۆڵ لە پلەی دووەمدا بوون. لە خولەکی هەشدا بە ئەسیستی هێژە خۆشناو مستەفا قابیل گۆڵی یەکەمی بۆ زرد پۆشان تۆمار کرد. لەگەڵەوەی هەردوو تیپ درێژەیان بە هێرشەکانیاندا بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر، بەڵام نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتاهات. لە نیوەی دووەم یاریەکە و لە یەکەم دەرفەتی ڕاستەقینە هەندرێن لە ڕێگای ئەحمەد خالید ئەنجامەکەی یەکسان کردەوە. هەولێر پێداگیر بوو لەسەر بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە، لە دوو دەرفەتیش مستەفا قابیل نزیک بوویانەکەی پێش بخات، بەڵام بەخت یاوەری نەبوو. یاریەکە بە یەکسانی بە کۆتاهات. دەستخۆشی لە تیپەکەمان دەکەم، ئینشاڵڵا یاری داهاتوو ئەنجامێکی باش بەدەستدێنین. گێم یەکەم یاریەکی باشمان کرد، ئەمان تا این گۆلی دیکەش بکەین، بەڵام لە گێمی دووەم بەوەی مشەوەش بوون و چەند غەڵەتێک گۆلی وامان خورد. بەڕاستی من ماوەی زۆرە خۆمان حازر کردە لەوە دەورێ، ئەوەش گەمەکی زۆر عنی گەمەکی زۆر ناکاو بوو، دیار مەلعبەکە گواستراوە، ئەمەش لێرکانە شۆت یەکەم گۆلێکمان خوارد، بەستوانیمان شۆتی دوم قەرەبی بکەین و ئینشاڵڵا دڵخۆشم بە ئەنجامەکە، بەڵام ئەو ئەنجامە باشتر بوو بۆمە، ئەنجامی باشترشمان چاوەڕوان دەکرد، شایانی گۆلی زیاتر بووین، بەس بەتەمای خوا ئینشاڵڵا. لیارێکی دیکەش لە پیرمام پێشمەرگەی هەولێر بە گۆڵێکی بێوەڵام لە ئەڕاتی بردەوە. بەم شێوەیە هەر یەکە لە هەندرێن و هەولێر بوونە خاوەنی 7 خاڵ. هەندرێن بە جیاوازی گۆڵ لە پێشەنگا، پێشمەرگەی هەولێریش بە 3 خاڵ لە پلەی سێمە و ئەڕاتیش هیچ خاڵێکی کۆ نەکردوتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.